دانیشتنی ژمارە 1 خولی پاییزە پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خێزان و ئافرەت پرۆژەیەکی درێژخایەن و کاریگەری دوورمەودایە. ئەگەر ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان نەتوانرا ئامانجەکە بپێکێت و شکستیەنە، دوای ئەوەی فراکسیۆنە ئیسلامیەکان و بەشێک لە پەرلەمانتارانی دیکەی پابەند بە پیرۆزیەکانی ئیسلام ڕێگریان لێکرد، هیچ گەرانتی نییە لە داهاتوودا و لە خولەکانی دیکەدا بە فۆرمێکی جیاواز و بە کاریگەری زیاتری ڕۆژئاواییەوە پێشنیاز نەکرێتەوە وەک خۆی بچەسبێت. ئەگەر بەرگری لە پێگە و قورسایی ڕۆڵ و مانەوە و بەهێزکردنی پارت و ڕەوتی ئیسلامی نەکرێت. لە ڕابردوودا و لە ئێستاشدا جیان لە پرسە سیاسی و ئابووری و یاساییەکانی دیکە، پارتە ئیسلامیەکان لە نێو پەرلەمان و ناوەندەکانی بڕیاردا تا ئێستا ڕۆڵی کاریگەریان لە بەرپەرشدانەوەی شەپۆل و لێشاوی داماڵینی گەلی کورد لە بەها پیرۆزیەکانی ئیسلام و هۆشیارکردنەوەی خەڵک لەو پلان و بۆسانەی بۆ تاک و کۆمەلگە و ڕۆڵەکانی دانراون بینیوە. ڕۆژانی ڕابردوو هەرێمی کوردستان لە بەردەم سیناریۆیەکی مەترسیداردا بوو بەهۆی ئەم پێشنیازە یاساییەوە. بەڵام ئەگەر ئەم سیناریۆیە بێدەنگ تێپەڕێت و لایەنێکی ئیسلامی لە پەرلەمان نەبێت بۆی سارکردنەوەی خەڵک لە دەنگدان بە ئیسلامیەکان، ئەو کاتکێ لەو ئاقارە بەرپرسیار دەبێت کە ڕووبەڕووی نەوەکانی داهاتوو دەبێتەوە. بە پێچەوانەشەوە گەر ڕۆڵ و قەبارە ئیسلامیەکان لە پەرلەمان و لەسەر گۆڕەپانی سیاسی زیاتر و گەورەتر دەبێت و ئیشی گەورە دەکرێت و خزمەتی زۆرتر دەکات. خەڵکی هەرێمی کوردستان لە 185 زیاتری پابەندیان هەیە بە ئاینی پیرۆزی ئیسلام، بەڵام ناهۆشیاری و هەڵە تێگەیاندن هۆکار بووە بۆ ئەوەی حەزب و ڕەوتی عەلمانی زۆرتر دەنگ و کورسی بەدەستبێن و ببنە دەمڕاست و نوێنەریان لە پەرلەمان. ئەنجامەکەشی ئەم جۆرە هەنگاو و یاسایانەی لێبەرەماتووە، بە تایبەت کە زۆرێک لە گەنجانی ئیسلامی و خەڵک ئامادە نین لە کاتی هەڵبژاردندا نوێنەری ڕاستەقینەی ئاینپەروەری خۆیان هەڵبژێرن. لە کۆتاییدا ئێمە لە جەنگێک داین کە سەرکەوتوو نەبین باجەکەی لە دەستدانی بە بەرزەکان و ڕەوشت و نەریتەکەمانە کە بەشی زۆری لە ئاینی ئیسلامەوە سەرچاوەی گرتووە. پێویستان بابەتە ببێتە وانەیەک تا چیتر لە ڕۆڵی حیزبی ئیسلامی و کاریگەریان کەم نەکرێت و هەموو هەوڵێک بدرێت بۆ سەرخستنیان و دەستبارگرتنیان. چونکە ئایندار و بەها بەرزەکانی کۆمەڵایەتی ئێمە لە بەرامبەر پیلانگێڕیەکی گەورەی نێوخۆی و تا ڕادەیەک نێودەوڵەتیشدایە کە لە ڕێی بەشێک لە ڕێکخراوەکانەوە جێبەجێ دەکرێت و باڵوێز و کونسوڵخانە ڕۆژاواییەکانیش کاری بۆ دەکەن. ئەوەی لە پشتی پەردەشەوە دەگوزارێت لە هەوڵی هەڵوەشانەوەی یاسای باری کەسێتی و چەسپاندنی ئازادی هەوڕەگەزبازی زۆر مەترسیدارترە و ئاسانکاریە بۆ نەهێشتنی خێزان.